پرۆگرامی باش پێشکەش دەکرێت. وانك زاحيلي بابا زاحيلي قيتك بابا قربان بم لا بي بقرباني زاحيلي يعني او زاحي لا بقرباني به يلا من لك زاحيلي انا والله زاخو بالفعل هرواش اوته هاتي تمن قوي والله معقول زعما شنزوان كره بقرب امرو ناس هم تنكي ديال بوما ما اوتيه نقصيه اگر نقصيه باخون امن بكوش حزق دوري دك حزك ندوري دك زارينا امريكا مالكته كما سرسري تازات من مالكته جاربه سوق سبكي انا ما مساجان يا اخو بخير بين جوج لباني وقرماتك هذا حماوه صار هو بس جنينان كرا حماوية صار ما مصاب هستكم ان شاء الله بو جاري دوم اكيد تقفزي زيرين وجاري دوم وجاري دوم وجاري تولا جاري كم حفلة كم اي نتي انا زمان يشيكو جاري كم تهجو انا والله نتو صالة بلادين اجاقليم هي لحفلة كم كارتب ومننا زور عيبه ما مصاب دير معلوماتك هلا يلا مبدع ما مصاب اجان استزاري بزاني أورو هاتشنا برنامج حفتي بيدك صدقة والله نازان مثل دبيني حفتي ليش بيد صدقة هەفتەی دی بانکتان دەکەم بۆ پرۆگرامەکەم بە شێوازێکی زۆر جوان حەستان لێ چی بکەین چی بڵین چیتان پێخۆشەوەی لێ دكتورة بس أول دخوارنا مناوي دكتورة لما تشتي خوش دست ليدا هەفتەی داهاتوو سەر و بۆ بێنە قۆزی پروگرامەکەەوە هەفتەی داهاتوو کە چینە پرۆگرامەکەی وشتمان بۆ حاضر يعني بيشي بالليستا بيدل اللي بحفتي بيه سبكي جا حەزەکەی پێش بەرنامەکە چی مۆتانەخۆی دادیمە بەرنامەکە دواناتو عم تصفكم لەنا پرۆگرامەتەوێ ئەو ڕۆدە منی دەوتین کە قڕاو حازرکە خۆی کابرا خۆی بە تەمای پرۆگرام کات خواردن بە من حازرە لا لا قراوي ناخو وەنیە زۆر خۆش لا وقيت شواني بخوي زۆر تشخوشة خواردنێکی يقينا اتواني بيك من قراوه لا بين كي بنايك ئەو ناوێ ڕاستە کاکە حەز لە چێ من بەرنامەی داهاتوو بۆت حازرەکە والله قراوه خوش بس من أتوم دي تيربو ئەی بەقور کورە من باخۆم بکوشم بە قوربانت بم دکتۆرە بەسی بڵێ پرسی چاک بکە نعم برتي زوانة جوانە أتا غلطي بكاليدم جات بە حەزەکەی دەوەستم بزانە چ شوێنەکەم خراپە غەڵەتە ناشرینە زانا خم بيشان ددا بە قوربان ولا قهران أمر بيشي تسل صال أتوم ديوا منی ژوەقتی خۆ هەستەکەم پێش ساڵتۆم لە شوێنە بینی و بەز نەمەزانی تەدمیر دبرتو هالظهر کردی والله ما سووكوا عادل امام تدبيري كردي تدبيري كردي شل صال كردي ڕێک ماوەسا وەزعەکەی ڕێک کردەوە لەگەڵ خۆی يعني اگه باسی چلك انا ئافرم پنجاب دکتۆرە عظامة ئافیە قل يلا جا جەماعەت کاک نەوژین کاک میرە زين كذا بحفظ حەستان لێ هەفتەی داهاتوو پرۆگرامەکە چ پرسیارێک كان بکەم نوجي خليكي خواردنا ئەم هەرەخوا لە ماڵی مامۆستا هەرەخوا من جاري زين لێرە هەرەخوا لامە شوێن کوڕە کاکنەوژین قەڵەو بووی ئامان و سەد ئامان كاكا فجوتا شنو هذا بعد ديار نيلي ديار نيلي والرياضة شو تبجني باشا دريجة ديار نابي واني كاكا ما بريار ما داوا بەژنی درێژە برزالة دريجة ديار نابي تەوا دیار والله شلون نابێ بقاوي جرا بس تشابو تم ديلا خاڵەتم لە بەرنامەک خاوەتان بۆ دێنم اشي قاود روسي لا تاوى استحز بامن بيني پرسیارێک هەندێک پرسیارم نووسیوە جەماعەت بۆ ئێوە يلا بزانتي يلا يلا چین أبي بدل ما النبي ديستريوه تەواو
نا لا والله بروجرام باشە. ئەمە تەرحیەکە بۆ ئەمە پرۆگرام پێتان دەڵام ئەوەی پێتان باش نەبوو توان بڵە لای بە بەس بەڕات مەقسەی من دەکەی ئەوی بەدڵتە مەسترەوە ئەمە دەڵێن بسترەوە بەسەکە مەسترەوە وڵی حەزەکەم هەموو ڕۆژێ میوانی من ئافرم چکە دکتۆر بەرنامەکە دەبی بەقووەت بی ئافرم ئافرم قسەی درمان دەومان یەک بی بەڵێ ئەوە من جاتی. زەرەکەین زەرەر ناکەین قەیچێکە یەک تاقە بام پرسیارەکەتان بۆ بخێمەوە دەی بۆ چێ جاوەلجار یەکەم جار پرسیارەکە لە تۆکەم لە من یاڵا ئەڵێم چۆن یەکەم بینینتان لەگەڵ مامۆستا چۆن یەکترتان ناسی لە شوێنێک بوو لەکوێ بوو ئاساییەوە پێشی 50 ساڵ ئەخر لەکوێ بوو چۆن هاتە سەر تو تەدمیرەکە بۆی دێت دکتۆرە وەڵا بەڕاستی پێشی 15 ساڵ دکتۆرە 15 ساڵ دکتۆرە خەونم پێ دەدیت دکتۆرە کە خەونە هاتووە چی بکەین گوتم بەڕاستی خۆستکە جا بەڕاستی لە چێکترتان ناسی مامۆستا وەڵا لە بەرنامەی مقابلەمان کرد ستودیو ئێستێران بەرنامەی ستودیۆ ئێستێران بوو. پێشی 15 ساڵ وا وەڵا بوو وا بوو بەرنامەی ستودیۆ ئێستێران هەرم ئەو بۆ فاتر دەرهاتی ئەو دەڵێ بەخۆی دەڵێ احترافەکە ڕاستە زۆر بەڕێزا دکتۆرە بەلقیس هەمیشە ڕەمزی وەفایە هەچ شتێک لەگەڵ دکتۆرە بکەی بە باشی وەڵام دەداتەوە و دایمە لای من کەسایەتێکی بەڕێز و خۆشەویستە ئێمە هەوڵەدەین زوزوو یەک ببینین هەندێک جاریش بە مانگ دوورەکەوینەوە لە یەک بەڵام ئاگامان لە یەک دڵی لە کنامومانە خۆشەوێت من لێرەوە دەڵێم سپاسی ئەو خاتونە بەڕێزە ئەەکەم خاتو بەناس خێزانی کاکاوە شێخ سلااو بڵێن کاکاوە شێخ سلااو ڕێزی تایبەتیم هەیە لەبەرەوەی بە دوای ئەوە گەڕین کەسێک بێنین بۆ پرۆگرام خانمێک بێت تەجروبەی هەبێ خاتو بەنازیش وتی دکتۆرە بەلقیس لێرەیە وتم کام وتی ژیان ئیبراهیمت بیر نییە ژیان خاچونێک و گۆرانی ئەوە تم با بە تاکیت ئیتر کە هات بینیمتم من ئەیناسم لەگەڵ زۆر لە هوەرمەندان کاری کردووە هوەرمەندانی بەڕێزی ئەو زەمەنە ئیتر هات و لە بەرنامە بۆ لیجنە بەرنامێکی زۆر خۆشمان کرد زۆر سەرکەوتو بوو خەڵکانێک زۆر خۆشەویستیان دەدایە بەشدار بووەکان زۆریان خۆشەویست بووی ئێستا باشە گەورە بەشداربووەکان زۆر خۆشەویست و تعاملێکی زۆر جوانی هەبوو هەموو خەڵک خۆشی دەوێت نعمەتی خۆشتر هەیە هەموو عالەمەت هەموو خەڵک خۆشی دەوێت چێ توی خۆش نایە بەس یەک شخصم پێ بڵێ ئایدی منی کە خۆم عیلاجەکەم یەک شخصم پێ چی بڵێ لێ دەکەێت بە قوربان وەڵای ئەو کاتە پلای مۆدادین بەس خۆمان نەزانین چی لێ دەکەین پلانی چی لێ دادەنێ دکتۆرە پلان یاڵا با حەزلێکی پرسیارەشکات ئەوەیە دکتۆر تۆ تاکەی دڵە ئاوە بەتەڕێمێنێتەوە هەتاکەنجی هەتاکەنجی دڵم تەڵە دڵەوە بەتەڕی دەمێنێتەوە بەتەڕێمێنێتەوە دەزانم تێ دەگەڕێت لەوەتی من ئەدبینم لەخوا بەزار بێ هەر ئەمە لە دەرەوە دڵم تەڕە لە ماڵێ لە غرفەی خۆم لە ژووری خۆ ئەگریم قاهری خۆم لە غرفەی خۆدا دەنێم لە ژووری خۆم خۆفڵەکەم چووکە دەردی خۆت کەس قیمەتی نازانی وای هەر کەس هەمومان دەردمان هەیە هەمومان مەشاکلمان هەیە ئەمن بێمە دەرێ بۆ مشکلەی خۆم پیشانت دەم بۆ ئەمن ناڵم دڵت تەڕبی دڵت خۆش بی ئەمن هاتوو بە مشکلەی خۆم پێشان دەم دڵی تۆ بە قاهر بدەم یان بە خۆشی بکەم نه وەڵڵە پێ دەکەم چ قاهر هەرەگەڵم بای بای گۆ ئاوت بەگراون بۆ چێ ئەو ڕۆژی دەژی نایەتەوە تکرار نابتەوە تکرار نابی ئەو جەبزانت لە چێن دەرێ دڵت خۆش دەبی بڕەوێن دەرێ ئەوی قسەی دەکات با بڕوە خەڵکی حەسوود با بڵێ یاری خۆمەوە ئەمەوێ نازدارە خۆشم دەوێت من ئەمێ ئیزافەتێک لەسەر دکتۆرە بڵێم دکتۆرە ئەو کەسایەتیەیە کە لە ڕوو حەزەکە خەڵکی دڵخۆشکە خەندە بخاتە سەر ڕووی خەڵک بەس بۆ خۆی وەکو خۆتی شخصی خۆی لە ناو خۆیدا کەسێکی حەزینە لەبەرەوەی ممکینە کە خەمێکی هەبێ من دەزانم خەڵکانێک نەزانێ ئەو دەزانی سڕووی من ئەوەیە ئینشەڵڵا هەموو شت باشە بێ کاک میرە یاڵە سرەی تۆ کاکە زانچی لێ دەکەی تۆ داناوە لەناو بەرنامەکە مامۆستا ئەو ڕۆژە قسەیەکی کرد لە سۆشیال میدیا ئیتر وتی
کاک میرە لە کاک زەکەریا باشترە ئەمە یەکشت بزانم ئەو کاتی کە مامۆسا و قسەی کرد ڕەتفعلی خەڵک بۆ تۆ چی بوو مەسەرەن لە مەسوجەکانت چیان پێوەتی بەڵێ ئەزانی چۆنە کاکتوانە هەر هونەرمەندێک و جمهورێکی خۆی هەیە و هاواداری خۆی هەیە و هەڵبەتە ئەوانەی کە دەنگی میان لاپەسەندە و کە دەنگی میان پێخۆشە جمهوری منن هەمیشە پێیان وتومە تۆ لەو باشتری کە دەنگ لەو خۆشترە کار لەو باشتر هەبووە و شتێکی دریشەیە کە من ئەمڕۆ نەک لەسەر ئاسی کوردستان بەر کوردستان ئاسی وڵات عەرەبیەکانشە من دیارم کارم کردووە لەسەر زۆربەی وڵاتەکانە کاری زۆرم کردووە مەسەن لەسەر دەوڵەتی ئیمارات کارێکم کردووە یعنی دەنگدانەوەیەکی زۆری بەدەست خۆی وهێنا خەڵکێکی زۆر جمهورمە لەوێ یعنی من ئینتاج عەرەبیشی مێجار زۆرە هەر لەسەر ئاسی کوردستان نییە من سپاسی ئەوانە ئەکەم کە پاڵپشتم بوون کە دەنگی میان پێخۆش بووە کەوتیانە تۆ بەڵێ لەو باشتری من ڕێزم هەیە بۆ ئەویش ئەزمونێکی هەیە ئەو پرسیاری لەکەم ئاعتیادیە بڵێ لێ بکەم ئاسایی بۆ نا ئەو جوابانەکە تۆڕێک ئەو جوابانە من حەزەکەم من تصليحك لو موضوع بدەم ئەگەر ئیجازە هەبێ کاتە لە بەرنامەکەتان خۆتان ئەزانیت پرسیارکردنی ئەوەی لەسەر هەر کەسایەتیەک هەسەر هەر هونەرمەندێک هەمیشە نسبیە هونەرمەند زەکەریا ئەزمونێکی هەیە زەمەنی زەکەریا هونەرمەند زەکەریا و میرا فەرقیە ئەو لە زەمانێکی ترکاری کردووە کاری زۆر جوانی کردووە و جێگای دەستخۆشیە میراژ لە زەمەنی خۆی کاری زۆر جوانی کردو و کاری باشی کردووە پرسیارەکەش لێرە لەو ئاستەدایە تۆ کێ لەگەڵت ئەزمونی هەیە کێ لەگەڵت کاری زۆر کردووە مثالەن زیاتر لە نسبەتی 120 گۆرانی منی تا ئێستا وتووە میرا بێگومان لەو گۆرانیانە زۆر خەڵاتی نێودەوڵەتیم وەرگرتووە ئەکید ئەو کاتێک کە پرسیار دەکرێت دەڵێ بۆ من ئەو دەنگە پەسەندترە بەواتە ئەوە نایە قسەکەی تۆ حەدی بێت لە خەڵکیانێک مثالەن بەڕاستی من شتێکم بینی زاهرێکە بینی لە سوسیال میدیا خەڵکێک دێ جنۆدا بە کۆمنتێکی ناشرین جواب دەداتەوە ئەم زاهرە هیوادارم خەڵکانێک لە بیریکەن دەکرێت من دەنگی کەسێکی زۆر سەرەتایم لە باشترین هونەرمەندی ساحەکە لای خەڵکی پێخۆشتر بێ ئەمە سەلیقەی منە ئەمە ڕەئی منە و منیش کەسێکم بۆ نمونە خاوەن ئەزمونم تەجروبەم لە هەر هەمووانێک کە هەیە لە ساحەکە زیاترە چون ئەگەر بە عەدەدی کاری بێ من زیاتر لە 1300 کارم هەیە کەواتە ئەزمونێکی تەواوم هەیە هەموو هونەرمەندەکان خاوەن ڕێزن تەجروبەی خۆیان هەیە بەڵام لێکدانەوەکان لە سوسیال میدیا بە شێوازێک تەرجمەیەکی تری دەکرێت و هەموو کەسێک ئازادە لەوەی دەنگی کەسێکی لە دەنگی کەسێکی پێ پەسەندتر بێ خەڵکانێکەیە دەنگی دینای پێخۆشە خەڵکێکەیە دەنگی دکتۆرە بەڵقیسی پێخۆشە خەڵکێکەیە دەنگی میرای پێخۆشە من هەمیشە وتمە و دەنگانی کە زۆر لای من پەسەندن لە پیاوەکان هونەرمەند زیادە سعەتە میرایە پەیوەندە عەبدولقاهر زاخۆییە ئەیوب عەلیە ئەژدەر وەهبیە هەڤاڵ ئیبراهیمە سەریکەتەوە دەکاتە سەلیقەی حەزی من زەکەریاش یەکێکە لە هونەرمەندە باشەکان باسی ئەوەکەم لەوانەی کە خۆت پێت باشە مەسەڵەن ئەوانەی سەریکە زەمەنی کار و کارکردن فەرقی هەیە من کە باز لە من لەسەر منکەی ئەویش هونەرمەندێکی زۆر باشە هاتووە لە زەمانێک کە هات مۆسیقاکی زۆر جوانی کرد ئاشکردنەوەی لەگەڵ گەنجان دروست کرد بەڕاستی ئەمە کارێکی دەستخۆشیە و مێژووە کە هەمیشە دەمێنێتەوە کە من ئەم قسەیەشم کردووە نه مۆزۆ لە پەشیمانی نیە من قسە ناکەم قەت پەشیمان بم مۆزۆ ئەوەیە کە دەڵێم ئەو کەسە لە سەلیقەی کاری منەوەی جناکە کار لەگەڵ من دەکا بۆ نمونە من لێک کار دێنم کارێکم بۆ میرا کردو بە ناوی ئەسما الله حوسنا ئەمە کارێکە دەکرێت تەحەدای لەسەر بکرێت زۆر زەحمەتە کەس پێی ناوترێ وەڵام زەحمەتە کارێکە زەحمەتە زۆر زەحمەتە لە توانای زۆر هونەرمەندانە لەوانەیە من تەنها بتوانم بڵێم هونەرمەند عەبدولقاهر زاخۆیی لەبەرەوەی مەدرسەیان لە یەک نزیکە لەگەڵ میرا یان هونەرمەندی گەنج عەمار کۆفی لەبەرەوەی مەدرسەی ستایلەکان نزیکن بتوانن لەو ڕوحیەتەوە نزیک بن ئەمە بە واتایەک دەکەوێتەوە تفسیری ملحن لەگەڵ خەڵکەیەکی تردا جیاوازە حتا لە ڕوونکردنەوەکانیشدا من وتومە ئەم جمهوری خۆی هەیە ئەو جمهوری خۆیە خودی شخصی تۆ حڕی لەوەی دەنگی کرد پێ خۆشترە و هەڵی بژێریت و هەر ئەو کەواتە لە بینی میرا و دینە يا حلاوتك يا ماما انت
تفتري علينا ولا ايش هيك؟ کاکە بە کوردی قسە بکە من عەرەبەکەم کەی باشە إيه مثلا تو افتراكي شرم عم بودرستك يا ماما ولا کاکە بۆ سلام علیکم سلام علیکم سلام علیکم مجال بخوارەوە یەک بود شتەکە بۆ شەڕ نییە بۆ مامۆستا شەڕە كما لەمە شرعية خەرچی چاقڕنێمە بە خۆ دەزانی کووە چ بکەم شريك على قلمان ئەمە چی بکەم تۆرە تۆچی ئەمرەکەی من واکەم دانیش ڕزیێ خۆ ئەوانە منداڵی منین کەس دەوەری قسە ئەم پێکارم لە داکە عەرەبەی ئەدێ من چما ئەدێ من چما ئەمن دەڕۆمەوە ماڵەکە بۆ خۆتا عیسی کاکە ميان بهموي پێنج بەیەک لە سەحرا ئاویش نەبخۆمەوە قسە شەمەوە دانش ئەمە جواب بدەمەوە دانشە پێش بڕدە ما مستعدة ما مستعدة دینا باسکردن لەسەر دینا هونەرمەندێکە بۆ 2 ساڵ و نیو تقریبان دەچێتە هەنگاوی 3 ساڵێ و کارەکە لەگەڵ من کچێکی مجتەهیدە کچێکی چالاکە زۆر زیرەکانە کاری خۆی دەکا و من بەڕاستی زۆر لێ ڕازیم و دینا لەو دەنگانەیە اعتمادی لەسەر ئەحساسە لە لای منیش نقطەی یەکەم لە گۆرانی بێش کە هەڵی دەبژێرم بۆ سەلیقەی خۆم ئەحساسە دەنگێکی باشی هەیە توانایکی باش هەیە دوو دەنگی تەنسیقم دینا و میرات 4 کلیپی دوێکی زۆر سەرخۆتیان کرد و هەر چاکان بەرەمەکە زۆر باش چۆ ناو خەڵکەوە ئەم دەنگێکی خۆشە ئەو دەنگێکی خۆشە هەرێکی سەلیقەی خۆی و جمهوری خۆشیان هەیە وەردووکیان زۆر گونجاون لەگەڵ یەش شانبەشانی ئەو هونەرمەندانی کە چاکن تارە ڕەسوڵ دەنگێکی زۆر خۆش و پڕ ئەحساسە یعنی کێکە لەو دەنگانەی رسولك لو احساسانه کە تکرار نابێتەوە لێ دەدا هونەرمەندی گەورەی خۆشەویست لەیلا فەریقی یەکێکە لە دەنگە هەرە جوانەکان کە هەمیشە بەڕێز و ناوی دێ هونەرمەندان لۆکە زاهیر باخان ئالان عومار سریل چۆپی فەتاح زۆرن ئەم گۆرانی بەژانەی هەموو دەمخۆشن هەموو کاران کردووە پەرواز حوسێن با باسکەین کە هونەرمەندێکە تەجروبەیەکی کارمان هەیە لێرە من سڵای بۆ نەرم کچێکی مشتەهید کارێکی جوان دەنگێکی خۆش زۆرن یانێ و کەسانەی کارەکەن هەن اینجا بێگومان نەبووە شەڕە و جارە دینا دەنگێکی باشە و دەنگێکی خۆشە و من ئومێدم پێیەتی قسەیەکم کردووە و تومە دەنگی دینا بۆ میلەتی کورد پێویستە من بۆ هەر هونەرمەندێک شتێکی خۆم وتووە الحسود ولا يسود أستاذ ممنون ئیتر با منش هەر بتەقم لەو بینەیە ئەوە نەبوومە بەسیەوە بڕۆ باز لەو بینەیە. جاڵتاکەت داخە بڕۆ کاکە ئەم ماڵەکەتان بۆ جێ دەڵم کاک نەوژین تو ئێمە شەڕەکەت لێرە دووسکەرە کاک نەوژین بدوێت لە قەبا من بڵێم ئەو ڕۆژە برمەیەک لە سلێمانی بۆ من هات بەخوا زۆر خۆش بوو ئەوە شەڕە مامۆستا ئەوە هەموو شەڕە ڕۆژێکە هات ئەوێت بامەسا برمە هەیە بۆستە من بەیانیانە لەستم لە خەو ئەمان سعادوونی و سێ خواردن حازرەکەن لە ماڵەوە من بەتەنیا مەچم بۆ لای ئەوانانە خۆم و جیرانی تەلەفۆنەکە مەڵە مامۆستا برمە هەیە دڵە هەیە وەرە سعات 11 چم برمە و چابێکەوە دانشی قسەی خۆشەکەین یەنە ژوورەوە ماڵەوەیانەڵەن هەلا پێش هەموو خەڵک دەوامەکە دادا عین برمەی مامۆستا بەناوبانکە کاکە بۆ ڕۆژێکیان مامۆستاتە پێیزانی تەلەفۆنی کردووە بۆ من بۆی ڤیدیۆ کۆڵی کردووە لە وەتساپ منیش خەریکی ناو ماڵ پاکردنەوە سیرەکەم کاک نوژین دانیشتوایی لە برمە خۆرم و برمەکانی خوارد راکەم جا هەر بۆی کە نەبێ بە شەڕ من برمەکەم هێناوە برمەکەی بۆ هێناوە بۆ خۆ جا لەمە دووە کە بسم بۆ برماڵم لە برمەکەی مامۆستام دەنێ زانم برمەی مامۆستاڵن زۆر لامت بۆی کردووە وتوتە برمەم بۆ هاتووە لە بەس برمەکەمان ئەو شێوەیە ئەمە لە هیچ لە هەمووی میمترا برمەی مامۆستا بۆ مامۆستا ئەوە ژنێک دەیکا ئەوە ژنێک دەیکا بۆ کاک نەوژین کەسۆ حەزی لێیە دکتۆرە گیانفەر بوو برمەی مامۆستا ئەقەیامە دەسەوە مامۆستا کاک میرە ئایسپاس ئەوە ئاوا ئەی خوارد یەک لە دوای یەک پێم وا بووەتان نۆ برمە ڕۆی کاک نەوژین عاشقی سەرسەختی برمەی مامۆستا خواردم بەس نۆژ نەبوو ئەوە چێ برمەی هینایە مامۆستا برمەی مامۆستا بەناوبانکە ئەمە میوانی هاتووە ئەمە خواردنی بینی خۆمان هێنامان دەبی ئەو بمانات لە سلێمانیەوە مەتر بەڕاستی بەتامام ئێ خاتە قەڵەو نەبین دەب خۆدەی قەڵەو ئەم خەڵکی توا قوڕنێمە بۆ خۆ دەزانی قەڵەو نابی جەماعەت من ترسم ئەمە ببرنامە و تەسویر بێمە داعشم لە ئارزوخمان قساکەنمە تەسویرمان قەیناکە کاک نەوژین هەمووی خوارد ئامەی جۆڵە ئامەی کاک نەوژین تعریفی بۆ کە وەستی برمەکەیەکە خۆشە برمەکە ئامێ جۆڵانی ئەمە بەڕاست نەنام ئامێ جۆڵان نییە
ئەمە زانی لەکوێیە؟ بانە بێ بە ڕێکلام کاکەواز لە بەرنامەکە ناکەین بە ڕێکلام باز میم خۆشە خۆشەبانە لە شوێنێکی زۆر تایبەتە کاک ئەزای نەوشین لەکوێ کاکتۆنە؟ جیاوازاتی کۆن لەکوێ بوو؟ بەڵێ ها لای تربیە تۆزێ ناچتە خوارەوە دوکانێکە هەن لە هەرسەد لەو سوودەسە سوچێکە تەواو ئێتە بڵام برمەکەی مامۆستام دەنە دەمدەنێ تەواو کاکە بە نای منم مەیکە بۆ کاکە ئەی من بچم چی خۆم کڕیوە بۆیان بڵێ بڕۆکە مامۆستام بەرێتەوە جان من دووسێ بسارم بە حەزر کردەوە بەرنامەکە لێکی لاوانە ئەگەر شاعیر نەبوویتایە لەم لایدانێ باشترە بەخوا تەواویەکە دەبوویەت بیبەرەوە دوای بیخۆ زۆر خۆشم کاک نەوژین یەکێک لە پرسیارەکان ئەگەر شاعیر نەبوویتە حەستە کرد ببێت چ شتێکی تر بوویتە والله کاکتوانە ئەگەر احتیادی بی بۆ بەرنامەکەی هەردە بۆ شاعر من هەموو پرسیارێک بۆ من ئاساییە هەر شێگە پرسی ئاساییە بپرسە ئەگەر شاعیر نەبوومایە خۆی شعرەکە بەهرەیە بەڵام تۆ بڵێت چ لێزانیەکە هەیە چ لە ئیشێک ئەزانی وەنیە؟ تۆ ئەگەر شاعیر نەبوویتە حەز دەکرد چ شتێکی تر هەستەکەی لە تشتێکی کا باشی بێزگەلەوی هەر شاعر بیرم لێ نەکردو تۆ هەر شعر داهاتی تۆ لەسەر چییە؟ بەسەر چاو داهاتی تۆ لەسەر چیە جگەل خۆتۆ بە شعر پارە پیاکەی کەما بە شعرەکانە نافرۆشی تۆ بەی شێوەیە شعر نافرۆشمە بەڵێ پاری پێ پیاکەم و زۆر باشیشە زۆر باش لەبەرەوەی من پێم خۆشە نەکەر من هەموو نووسەرێک هەموو هونەرمەندێک هەموو شاعرێک بتوانێت بۆ بەرهەمەی کە هەیەی داهاتێکی هەبێ گەر بەردەوامیش نەبێت جاروباریش بێت هەر خراپ نییە یعنی بۆ نمونە من کتێبی یەکەمم زیاد لە 20 بە 25 هزار ژماری لێ چاپکرا و فرۆشرا ئەمە داهاتە کتێبی دووەمم بە هەمان شێوە لە بە نزیکی 10,000 دانی لێ چاپکرا بەداخەوە کەرەنتین و ئەم نەخۆشی هات بەسەرا تاوەکو ئێستا ماوەتەوە ئەلبومەکانم بە هەمان شێوە ئەلبومی گوڵدان کە یەکەم ئەلبومم بوو 4-5 هزار دانی لێ چاپکرا و زۆر بە خێرایی کە من سەرەتایی دەرکەوتنم بوو لە شعرا ئەوە فرۆشرا ئەلبومی دۆم کە ئاوازەکەی لەلایەن مامۆستا هەڵکەوتەوە کراوە ئەوی ژمارەی زۆری لێ چاپ کراوە بە خۆشحاڵی و ئێستا زۆر کەمی ماوە جارێکی کە داوایەکەنەوە بۆ بازار کە بتوانین چاپی بکەینەوە ئەمانە هەمووی داهاتە بۆ من بەڵام بەردەوام نییە داهاتێکی بەردەوام نییە هیواخوازم ببێت بە بەردەوام نەک بۆ من بۆ هەموو نووسەرێک بۆ هەموو هونەرمەندێک پێم وابێ کەسیش ناڕازی نییە شتێکی باش کاکنەوەژی بەڕاستی وەکو گەنجە جێگای دەستخۆشیە کە وەکو شاعرێک توانوێتی ینی هەم لە ڕووی شارەکە کە بچێتە ناو خەڵکەوە گەنجانێکی زۆر هەوادارەتی حتا ئێمە کە باسی لە کۆڕێک کرد ئێمە وەکو خۆمان دانیشتی نەمانوت ممکنە لە هەولێر وەکو ئاستی سلێمانی پێشوازی لە شعرەکان و هاتو چۆن نەبێت بەڵام کە ئەو ڕۆژەی کە بینیمان بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین خۆم لەوێ بەشدار بووم خەڵکێکی زۆر توانوێتی مارکێتێکی باش بۆ خۆی دروست کا کاگنۆژی دەلالەت لە سەرکەوتنی کارەکەیەکە بالمناسبە ئیشی خۆم بالمناسبە کۆڕە شعرەکەت لە سلێمانی خۆم لێ بوو بەس گلەیم هەبوو بۆچی راکەم گلەیم هەبوو والله یعنی چی یعنی چی کاگنۆژی تۆ دوعا بۆ کچەکەی ئەی ئێمە چین لەو بینەیە هەستەکەم پێ یەکێکی زۆری ڕەنگە ئێستا لە بەرنمەکەی خەڵک بڵێ ئەمە ڕێککەوتنە بووی باسی ئەو شعرە بکە نەخێر شعرێکی تازەم نووسیوە کە بە پێچەوانەی ئەوەیە باس و نەهامەتیان ناکەم کە لەسەر دەستی ئافرەتێک بەسەر پیاوێکی قوڕ بەسەرایەت نەکەشتیوانەکەی دوایە کچەکان تۆزێکمان بڵێ بەسەر چاو كيف خوتي حرة والله حر حرة لبرنامجها هبا حرة بله بله نسير أي بنسي حزي لأميرة من تقريبا كتابهم أنا كيف خوتي أبي لمشكي دادني بعداني هذه حرية بوتسية فريدم هكا سويتر ما تصدق بابك هكا سوي بكرنويش أبي بدلت بكا كرب خلاص ما ترسي أتاكلتي بترسي بالفعل عملنا ترسيم مو بترسيم أوي لدل ما دلم أوي لمشك ما عليهم بس بشرتك أزيتي كسنادم أزيتي خودم أوي لدل ما عليهم سدلي هذه السؤالات لبو منك لا توشي دا كم ليش معايا؟ باشا شارج لو كان يوم لبو ميردك نكد يا تايستا استا
باش عراکە بخوێنەوە من دوات يلا، سێ فرمو پرسیاری جوانم بۆ كاك داناوی نوجين. يلا بڵێ ئەمە تۆماریش کراوە ئێ وڵی يلا. یەکەینەوە یعنی بۆ بەرنامەکەی من ئەبێ بە سوپرایز ئەوە یەکەم جارە ئەرە وڵاتی خوێنەوە کاک دەژین ئەوە دیارە بۆ بەرنامە بۆ هەفتەی بێ بۆ هەفتەی بێ دیارە کاکنەوژین لەگەڵ کۆمەڵی هوەرمەند و ئەوە زۆر خۆشە ئەو هەڵکێشە دەستخۆشیت لە یەکەم بۆی لە بەرنمەکە کە تەجیکرا ئەو زاهیرەی شاعیر و گۆرانی بێژ و ملەحین ئەرێ پێکەوە دەرچێ زۆر باشە طبعاً. من لێرەشەوە سلام ئەڵێم کاک. هیوادارم برای خۆشەویستم کاک سید محەممەد نووسەر و شاعیری بەتوانە کە هەر خەڵکی منطقی ئێوە ئێرانە ئەی دەخۆنە کە لێکە لە پرۆگرامەکانە مامسەید کاکە مامسەید دەبێت بەرنامەمان کرد دەمێت سلاوی تایبەتی بۆ مامسەید محەممەد بنێرین سلاوی بۆ سلاوی هێڵ بۆ هەمومان مامسەید دینە. بنێرین. سڵاو کورە لێرەوە هەتا چوا قڕنای لە بەرنامە لێرە فەرموو هەتا چوا کاک قڕنای کاک نوجین جان فەرموو فەرموو کاک بەخۆت. نوجین. يلا کاکنەوژین باش عراکەمان فەرمو. بخوێنێت بۆ پرۆگرام هەڵبەتە ئەم شەو شین و ڕۆڕۆیەتی دڵم تەواو ماندوو بووە چەند جار و تومە نامەوەی هەناسەکەم باوەڕ بکە درۆ بووە خۆزگە بۆ یەک جارت زانی چۆنم بۆ تۆ چۆنم بێ تۆ خۆزگات زانی چیم لێ هات خۆشەویستم من لە دوای تۆ دوعا ناکەم جارێکی کە ناچمە سەر چۆک بۆ دیدارت ئیتر هەرگیز فرمێسکێکت بۆ ناڕێژم نامەکانت یەک بەیەکیان ناسووتێنم لە لای کەسیش باست ناکەم چاڵێکیان بۆ هەڵەکەنم لە دڵی خۆمە ئەینێژم دڵی پیاوان سیخناخە لە میهر و لە سۆس بە سڵاوێک هەرچی ڕق و چینە هەیە خێرا ئەڕوات وەک تەق و تۆز ڕاستە 100%. پیاوەکان ئێجگار هێمنن بە سڵاوێک شەیدا بن بە دەنگی ناسکی ئێوە هۆگری هەزار ئاواز و گیرۆتی گۆرانیە بن تەماشاکەن ئێمە چۆنین پیاوێک لە تاو بێوەفایی پیاوێک لە سەفەری یاری پیاوێک لەبەر بێوەڵامی پیاوێکیان لەبەر نەداری گریانمان ڕۆی هەتا گەیشتە هەر حەوت تەبەقەی ئاسمان ئالوودە بووین تا پڕمان کرد مەیخانەکان یەکێکمان لێکەوتە زیندان یەکێکمان ڕۆی کەس نازانێ بۆ کوێی جیهان لەبەر ئێوە ناوی خۆمان بیر چۆتەوە چاوەکانمان لێڵ و ماندوو هیچ کەسێک ناناسێتەوە ئێمە نەدارین نەبەردین زۆر لە ئێوە ناسکترین ئەگەر ئێوە بتانەوێ کە ڕاوەستاین زۆر لە قەڵا بەهێزترین بۆ زستانێ زۆر لە ئاگر بەتینترین بە کۆی دەنگ بڕیارمان داوە وا شۆڕشێک بەرپاکەین لێڵەزای کۆی دەنگ چییە؟ بە کۆی دەنگ بڕیارمان داوە وا شۆڕشێک بەرپاکەین ئیتر نە ئەگرین نە ئەمرین ئیتر نە ملمان کەچەکەین عاشقە بین بەڵام دڵمان بۆ هیچ کەسێک ناکەینەوە ئۆ شۆڕە سوارانی خەون هەستنە سەر پێ حەزی جەستە لە ناو ببەن وەکو جاران عەشق زیندوو بکەن ئافەرم دەستخۆ دکتۆر بەو ناسبێەوە وەرە با بڕۆین با بڵێین چ بکەم وەرە بە بڕۆین دەبیرم چووە ئەوە وای لێکردم دەڵێ داخی ناگرێن وەک بەرد و ئەمەی کوژ بەخوای لە بۆمە هەر پرۆگرامی باش بە سپۆنسەری چای ئەحمەد بەردەوام دەبێت. Awesome screen, awesome camera, long lasting battery life. Awesome screen, awesome camera, long lasting battery life. Awesome screen, awesome camera, long lasting battery life. ئەمە بەرنجی جیهانە دایکت لە کۆبوونەوە و ئاهەنگەکان بە خۆشترین شێوە دروستی دەکات شێفە گەورەکان بۆ چەندین خواردنی جۆرا و جۆر بەکاری دێنن برنجی جیهان لە هەموو شوێنێک بۆ هەمووان
چێژ لە سروشت وەربگرە. سروشتی ترین جۆری هەویری ددان بیۆمید، سەرەکی ترین هۆکار بۆ پاراستنی ددانەکانمان. بە تامە جیاوازەکان ئارەزومەندیتان بۆ بیۆمید زیاد دەبێت. بیۆمید بۆ سەرجەم ئەندامانی خێزانە، چاودێریەکی ناوازە بۆ ددانەکانمان لە تاقیگە پێشکەوتوەکانی سویسراوە بۆ کوردستان تا ئێوە زەردەخەنەیەکی جوانترتان هەبێ. بیۆمید هەویری ددانی سروشتی و کاریگەر. چێژ لە سروشت وەربگرە. کەنار؟ ئاها چۆنی؟ باشم سوپاس، هاتووم کان بەیبی بۆ ئارۆ بکڕم. ئارۆ؟ لانە چۆنی؟ باشم، ئەی تۆ؟ میزەکەم. میز؟ ئەیەکە پرژەیە. دایبەکەی من کان بەیبیە کە خۆم دەڕەکەم یەکسەر بڵاو بێتەوە بە ڕێڕەوەکانە. ئەوەی لێرە ئامێنێتەوە. ڕێڕەو چییە؟ بەخێر بێ بۆ ڕێڕەوەکان. کان بەیبی نوێ بەهۆی تەکنەلۆژیای ڕێڕەوی هەڵمژین تێیدا بە شێوەیەکی خێراتەڕی هەڵدەمژێت و بە یەکسانی دابەشی دەکا وشک دەبێتەوە کە ئەمەش بۆتە هۆی پەسەندی دایبی کان بەیبی لای دایکان. ئەوەی لە کان بەیبی ڕوو دەدات لە کان بەیبی ئەمێنێتەوە. لە سروشتی ناوازەی سریلانکاوە دەستمان کرد بە بەرهەمهێنانی بەرهەمێکی کوالەتی بەرز بە جۆرێک کە خەڵک نەتوانن دەستبەرداری بن بۆ نوو بەرامێکی ناوازە و ڕەسەن. بەرهەمێک کە پێویستە لە هەموو ماڵێکدا هەبێت. بە شانازیەوە چای ئەحسانمان بەرهەمهێنا، خەڵکی پەسەندیان کرد و ئێمەش بڕیارماندا باشترین بین. ئێستا چای ئەحسان بووەتە چایە بەتام و بۆن خۆشەکەی هەموو کوردستان. بە سێ جۆری جیاواز خواستەکانی ئێوەی لەبەر چاو گرتووە: چای ڕەش، بەهێل، بۆندار. هەست بە تام و بۆنی ڕاستەقینەی چا بکەن لەگەڵ چای ئەحسان. ماسکارین نیوە بایۆهێربڵ داهێنانێکی نوێیە، 7 ڕۆنی سروشتی جیاوازی تێدایە، ڤیتامین و پرۆتینی زۆرە. ئەگەر بەردەوام بەکار بهێنرێت برژانگەکانت بەهێز دەکات و درێژی ئەکات و بەم شێوەیە برژانگەکانت سروشتی و درێژ و گەشاوەتر دەبێت. بەدوێ ئەم مەسکارەیە دەگەڕام، بە ئەمە بۆ من بێت. ئامادەم و بسکیتێکە لە کاتی خواردندا ڕووی دەرەوەی خرمەی دێت و ناوەکەی پڕە لە شوکڵاتە. چێ دەزانێ ئامادەم و بەرەو چێ دەتبات؟ دەیدەی کوڕە جوانەکەم، منداڵەکەم زۆر بە زەحمەت نانی دەخوارد. ئارەزوی خواردنی کەم بوو. ڕێکی جیاوازم بەکارهێنا بۆ پێدانی خواردن، بەڵام هیچ سوودی نەبوو. شیری ئیڤۆشور. شیری ئیڤۆشور لە بەرهەمەکانی ئەلمەراعی سعودیە و یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نەمانی حەزی خواردن و کێشی منداڵ. پاشماوەیەکی کەم لە بەکارهێنانی شیری ئیڤۆشور هەستم کرد منداڵەکەم گەشەی باڵا و کێشی زۆر باش بووە. شیری ئیڤۆشور 26 جۆر لە ڤیتامین و کانزای تێدایە لەگەڵبوونی ڕێژەیەکی باش لە پرۆتین. ئیڤۆشور شیرێکی بەتام بۆ گەشەیەکی خێرا. خۆشت باش دەزانی ئەو داوای لێبوردنە هیچ سوودێکی نییە. تۆ بۆچی بەم شێوەیە؟ من هیچ کارێکم نەکردووە. زۆر بێزار بوو، بەڕاستی زۆر بێزار بوو. هەموو شتێکم زانیوە، ئیتر دەزانم مەساڵت نەبردووە. جوانترین مەساڵی جیهان. با گرێبەستێکی نوێ بە پێ مەرجەکانی من واژۆ بکەین. قبوڵیەکەم. نیگار پێیوتۆن جاویدان خان ڕێحانی پاڵداوە. واتە چۆن؟ واتە ڕێحان خان سکاڵی لەسەر دایکت تۆمار نەکردووە، ئەو قسەی لەگەڵ بەرز حکمت نەکردووە. گوێ بگرە بزانە چی دەڵێم. ئەم جارە تۆ هەڵەت کردووە، دەبێت چاکیشی بکەیتەوە. دەزانم تۆ قسەت لەگەڵ باوکم نەکردووە. بۆچی ئەو گوڵدانەی منت شکاند؟ من نەمشکاندووە. ڕە جاویدان من گوڵدانەکەم شکاند. دەمەوێت ببم بە هاوڕێ تۆ. دەرفەتێکم پێ دەدەیت؟ کچە زۆر گەمژەیە پورە جاویدان. قسە نامێنێت بەڵام گرێبەست هەمێنێ. جلمان دووریوە بەدڵتە؟ بەڵێن یەکشەم تا پێنجشەم کاتژمێردا لە نێت تیڤی. پرۆگرامی باش بە سپۆنسەری چای ئەحمەد بەردەوام دەبێت. مامۆستا کوا گۆرانیەکەت؟ مامۆستا بەڵقیس؟ بەڵێ. کوا گۆرانیەکەت؟ دکتۆرەیە. دکتۆرە بۆ تەییدی شعرەکەی کاک نەوژین
وەرە با بڕۆین وەرە با بڕۆین بۆ ئەو باغانە بیکەم بە شایی شایی و سەیرانە وەرە با بڕۆین وەرە با بڕۆین داخی ئەوی دەبەمە تو نابم بۆ کوێ ڕاگۆڕی لە شارەکەی وەی گۆ دکتۆر بێدەست لە مسکرۆنایە نابێ دەست بگرن دەست بابا ئەوە یاڵڵا ئەوە دەڕۆن وەڵا جانە ڕۆن ئەوها دەڕۆنە چەلاغەت هەیە ئەوە یەکەمین گۆرانی بوو بەس ناڵێم چ ساڵ بەرەو سەرێ سی و بیست و دوو ئەو من پێم باشە دکتۆرە دەبیتە پەنجاویەک تێست با پلەیباک بکە نازم کاتی هاجا پێش ئەوە من دەمەوێت پرسیارێکی زۆر شخصی لە تۆ بکەم مامۆستا لا إله إلا الله محمد رسول الله تبووە حەستا کرد بەڵێ بۆ ڕەنگە زەربووکە کە خۆمە بەرنامەنی لە بەرنامەکە ڕەنگی زەردەبێ بۆیە کردووە ڕۆڵە ئەمە گۆرانی بۆ ئێمە کردناوی لێنا سەبری ئەیوب گوتم هەرە بێ و ناوە بێت چونکە ئەوەی سەبر هەیە تۆ حەستا کرد شەی تر تەلەبەی تۆ بووایە مەسەڵەن دەوانەی کە تەلەبەی من بووە کارم کردووە ئەو نەرمەندانەی کە هەبوو وەڵڵاهی حەزەکەی تەلەبەیەکی کە مەسەڵەن هەت بێ حەزەکەی چی ئەزین چۆنە ئێستا مثلەن دکتۆرە بەڵقیس ئێمە کارەکەین پێکەوە بەس من ئەو مامۆسای خۆم دانم نەک تەلەبە و گەورەی منە جێ ڕێزێکیە بەقەت عمری تومە چۆن گەورەمە گەورەنی مەڵ حەزەکەی چی تر هەبێ مەسەڵەن ئیشی بۆ بکەی کاری ئەزانم دکتۆرە ئەوە هیچ نامن تۆکەی هاوتە گەورەم مەکە بەخوا قەهرە نانا وەکێکی من و دکتۆرە وەکێکی ئەو کەسانی کە لە ساحەی کوردستاندا کار دەکەن کار مەرج نییە گۆرانی بێژوشت بێ عادی توانی کەسێکی عادی بێ مەسەڵەن حەز بکەی پێی بگەینی حەز بکەی مەسەڵەن ئیشی بۆ بکەی هەنەر مەسەلەن هونەر وشت ئەزانی حەز ناکرد من تەلەبەی تۆ بوومە والله بەتاکید وەڵی با دەنجی تاشە بکەینەوە تاقی دەکەینەوە جەماعەت لێرە هەر دەڵێن ئیش بۆ کچان دەکا ئیش بۆ کچان با تەلەبێکی کوڕی زیاد بێ نابێ ئارێ وەڵی منتیقەی دەخۆنە یاڵڵا هەر لێرە دوو کەسم هەیەەوە میراوە هەڵدێر لێرە لە وجودەوە دوو کەسەر لەن کچان کاکەوە تا قڕانیشی زۆر تێدا دەخۆنە مامۆستای دەخۆنە دەبنە لیژنە من گۆرانێکتان بۆ کاک نەژین تۆ لە ڕووی ئەلفازەوە تۆ چێکەی تۆ بێ پێشکەشکار پێشکەشکار وەکو پێشکەشکار ئێمە بەلش نامێنین ئەی چۆن تەقدیمی دەکەی دەڵێ بابا دەڵێ چی دەڵێ بەرنامەیەکی دەنگخۆشیە بەرنامەیەکمان دەڵێ تۆ ئەم فێر دەکەی چاوە کەمەرەوە مابوو بێنە بێنە ئەوە ئەو من بم دەبێت دەڵێ چی لێ دەی بەحساب ئەڵێ لە بەرنامەیەکی دەنگخۆشیایی بەرهەمەندێکمان لەگەڕ لە شاری چواقوڕنەی منتیقەی خۆنە ئیدەخۆنە کۆمیدی تەقدیمت کەمیان بە واللهی چۆ مرتاحی ئاوە والله ئەم مرتاحم بە هەموو پێشکەشکار یاڵە دەی وەک پێشکەشکار ئێستا مایکی منیش دەکەوە هەموو لەسەر پێشکەشکارێکی ئەم دەدەن هەمیش لەسەر دەنجی من بەڵام بەجیا بەرنامەکە ناوی چی آخر واسەلام بڵا خۆشترین خۆشترین دەنگ ئۆکەی دەست پێ بکەم یعنی مەسەڵەن ئاوا سێریش ئەو کامێرێک کە بڵێ کاکە باشە بەخێر بێن ئەو سڵاوتانی بێ ئازیزان بە گەیشتینەوە ئەو جارش لە بەرنامەی خۆشترین دەنگ هیوادارم دەنگی ئەو جارەی کە هاتووە لە منتیقەی ئیدەخۆن لە دەنگی ئەوانە خۆشتر بێ کە حالیان گۆرانی دەڵێنەوەی تووڕۆژ دەبی با تووڕەبی ئەوڕۆ برادرە کاتێ لە ئیدەخۆنی چواقوڕنە ئەو ناوەیە ئەگەر زۆر دەنجشی خۆش نەبێ ئەوە لە پێش چواقوڕنەی لە ئەریوەڵا دای دەبەزێنی لەو مەتقانەی ئیدەخۆن دای دەبەزێنم ئەو جا بە پاسی دەڕۆیەوە بە نەفەرات دەڕۆیەوە کەی بخۆتە مویم دەنگت خۆش بێ ئەوی نەشاز بکە ئەوە پازدە دت کەس لێردانشەم و گیان وەچی بولبولی ئەو هاڕاگرتیا دەیانەوە بزانن با دەست پێ بکە شتێکمان لەو بۆ لە پشتەوە گۆرە ئەوێت ئاوە هاتین کاکە شتێکمان لەواکە ئیدەخۆن خۆش بێ ناخۆش نەبێ فەرمونون ئازیزان گوێ بدەنێ گوێ بدەنە و براوسە با بەرنەبەوە با ئەم دانیشمەوە نابێم پێشکەشکارم دەبدانیش فەرموو دەی جارێ پێمان بڵێ گۆرانیەکە ئی چێیە ئەی مامۆستا زەکەریایە ئەی زەکەریایە دەزانی
بزانین يعني کورە طبقة لێرە. كتسية والله تونة يدي يلا متر كتسية وكاتا ايوه اللي أوه، ما جنا قرار بابي لا دكتور قرار تاريخ اوكي او جارك فرمو هذا أستاذ. شو بقول تاخي كرنا يك دو سي فرم بۆچی هاتی تابزانی کە من چۆنە هاتووی دوو دڵ گوای ڕاگۆڕەکەی کۆڕە جاکشتان پێ بڵێم کۆنمەوە یەک ئەو گۆرانی هەرە بەحساب بكي دبي كوابي كي باش بخەمەجال بنەوە ویستم گۆرانەکە بگۆڕم چکە گۆرانەکەم لە تێک چوو وامزان گۆرانی تا چکە چکە بڵێ کاکە نەم بۆی دەخۆن چ بکەمەوە ئێستا تەجروبیە چی لێ بکەم کاکە نەکبەتی دەخۆنە کاکە دەخۆنە منتیقی دەخۆنە نابێت خەڵکی مەلای من ئەرێ کاکە بەڵام گۆرانەکەم شتێکم نووسی یەک دقیقە کاکە گۆرانی ئەخزاوە پێشەوەی بێ بنا بەرامە ئەو کاتاڵم کاکە جیا کاکتوانە ئەم سەفەرەکە هاتەوە ئەزانین چی بێ گۆرانی لەبەر کاکتوانە ئەمە بۆ خۆمان ڕاوەستە ئێمە بۆ خۆمان من و کاکە میرە مامۆستا لە ماڵەوە بۆ تەجروبە حرفمان دەداتێ دەڵێ بە ئە دەست پێ بکە ئیتو بی دەست پێ بکەوی سی دەست پێ بکەوی لا دەست پێ بکە ئەوها دەڵێ یعنی تۆ ئەوەندەش لە بەریان کاتە بڕ با خۆم نەکوژم لەسەر دێ گۆرانێک با بڵێ بە حرفی سین دەست پێ بکە یەکسەر ئەخردەنا ئەوەی حرفی سین نانە کاکە داوام لێمە کاکەم بخۆم بیستراحەتی خۆم گۆرانی دڵمی عینی زۆر هاتنە ژیانمە وتم لیژان بە زۆر هاتنە ژیانمە لەناکە و ڕۆیشتی بێدەنگ بێ باکانە بەتەنیا منتدا بە دەردی زەمانە وەک ئاوەی هیچ نابم توخواکەی ویژدانە بێچارە لە خەمدا دەگریام شەوانە لێم گەڕێ عشقی تۆ دۆڕانە ڕەبردووم لەگەڵ تۆ ئاخوێرانە اختیاری گۆرانەکەت گۆرانێکی خۆش بوو ئاوازێکی زۆر خۆشە و گۆرانیە و لە سەرەتادا هەتا پێش کۆتایی جوان وتت بە هەستێکی جوانەوە دەربڕینەکانت باش بوو لە مسافەی وەزنی زۆر باش وتت لە ئاخیرەکەیدا کەوتیتە نەشازەوە ئاخیرەکەی تێکدا نانەکەواتە لای من باش بوو لەدە چەندێ دەیتێ مامۆستا هەشت پلەت دەداتێ دەڕۆینە لای دکتۆرە دكتورة والله أوهنا بالدكتورة بابي أول جار واصينك دكتورة بابي واسطة كاكا حقتان بس الرأي شخصي كابرا ولا بكابرا أولا بيش كشكار طوافر كتخصص تفضل أولا بجني جوانة لا بجن تأثيري هي أصلا بعدين هالخوش ميرا وصفك عيني خود لا بجنة باشا لسر شانو يعني شانو بردكي يعني حزورتها يا حزور زور ضرورية برست جوانا الله 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 زين بيكنينة كت هي زور خوشة سحرية بس دراسة جاري ترى ساقيت الدكتور مصبح ورا رجلي يعني هم مواصفات هنرية تمثيلا نازح دبي بالدرجة كقوراني نازح دبي بس حفظ الدوي هيشتن يعني منو 50 صالة هيشتن دلم تازدس بيدك يعني بس حضورتي ودسرشاني دس خوش جواني دس خوش دكتورة فعلا يعني سندي ددي دكتورة لدي امين لدي سندي ددي سطلة دكتورة دي لسه دي دمي طبعا دس خوش سكو حفتي بيه من دينيا برنامج اي شيء جابها واسطة قول هالبكة نا قول هالناكم وازلو خبتي بينا يلا فرم انا حزوري هي كاتو انا دنگێکی نەرم باشە پێشە شتێک لە لای من دەنگی نەرم زۆر لای من خۆشە تۆ شەو دەنگە نەرمە خۆشەت هەیە ئەحساسێکی جوانت هەبوو وەکو مامۆستا باسکێ سەرەتا زۆر بە جوانی دەست پێ کرد ئەخیرەکەی تۆزێکی کەمت هەبوو بەڵام هیچ نەبوو وە لە لای من 9 دەرەجە
کاکنەوژین کاکنەوژین لە ڕووی دەربڕینی وشەوە دەربڕینمانویست بە کاکنەوژین لە ڕووی دەربڕینی وشەوە دەستخۆشی لە یەکەم سەرکەوتوبی من ئەو مامۆستا بەڕێزانە لەسەر ئەدا و لەسەر شێوازی وتون و تۆن و ئەمانە قسەیان کرد من لەسەر کەلیمات قساکەم سەرەتا ئەبێت ئەوەی ئەو شعرەی کە تۆ دیارەکی شعرێک بێت کە پەیامێکی پێبێت دیاریکردنی شعرەکەت زۆر باش بوو اختیاری گۆرانیەکە زۆر باش بوو گۆرانی بێژە بێتدان بنێ بە وشەیە لە کاتی دەربڕینە بۆ ئەوەی ئەم پەیامە بگەێنی ئەبێت دانی پێ بنەی و شعر لەبەر بکەت کە شعرەکەت لەبەر نەبوو بە هیچ شێوەیەک وەکەوەی کە وتیش شێوانە شعرەکە زۆر باشە لە دەردی زەمانە نیە لە غەدری زەمانەیە دوو لەدا زۆر ساقی هەر زۆر ساقیتت کردم کاکنەوژین دڵت چابێت دەخۆمەرەدانشەوە دکتۆرە عین لە تەنیشت ینی شتێک بڵێ کاکە عین دوو لەدا وەڵی خۆتی ڕێی خۆیدا هەر من مفاجئەیەکی دکتۆرەت پێ بڵم بۆی بۆ پرۆگرامەکە حازریکەی دکتۆرە ئەوەی کە خۆمان باسمان کرد بڵێ یەکەمین ئافرەتە بۆتە پرۆفیسۆری وەرگێر مەدالیای زێڕی وەرگێر یەکەم ئافرەتە لە کوردستان دەستت خۆشبی دکتۆرە باش دکتۆرای هەر لێسا بۆم حازر کردووی لە بەرنامەی داهاتوو شتێکەشە بۆ حازرەکەمەوە شتەکە بۆ بێنە تەماشاکە ئەمە هاوڕێی هەمومان حاجی ئیدریس کەسڵاوڕێزی حاجی ئیدریسیش حەزی کرد ئەمە بەجەنابتی دم لە پرۆگرامەکە من هەر لێرەوە ئەدەمێ میرە تەسلیمی پیرۆزە دکتۆرە پرۆفیسۆری ئەمە کەنجی دەتوانێت پرۆفیسۆری وەرگرین ئەوە لەکرە من سیارەیە بە قورعان ئەزیزەکە منیش هەدی ئەمایە دکتۆرە بۆ ڕاوستە دەڵێتەوە بۆ حاجی ئیدریس ڕحمە زۆر سوپاس زۆر جار مساعدم دەکەم پیرۆزت بی ئەزیز ئەو لەکنە من گەورەیە زان چیتر هەیە بینم کاکە بینم ئەو یەکەم مامۆستا ئێمە کەی پرۆفیسۆری من کەی پرۆفیسۆری وەرەگیرێ شانی زۆر لەوە گەورەتری بۆ هەمووتان جاوەرە سەیری کە هەدیەم بۆ هێناوی هێشتن هەیە هەدیەم بۆ هێناوی لێ وەرگرا حیاتەکەم کاکنەوژین حیاتم ئەو بڵێ لێ وەرگرا ئەرێوەڵە دەست خۆش دکتۆرە ئەوە چییە لەبەرەوەی کە بەڕێستان دڵتان تەڕە و هەر ئاوای ئەمێنەوە ئەوە ئەمن بەتەنێمە ئەدی ئەوی لەکردم چێ ئەوە لە مستەقبەلە ئینشاءالله وەختی گەورە دەبم مستەقبەلە ئەدی جارە خۆ کچکە حوتەمەش ناتوە عەدی دەستاوی بۆ تەکرم ظالم ئەیکەیتەوە ناو ئێرە سپی من ڕەنگی سپی کاکە من نەکەوم با بنوو جا ئەوە دکتۆرە دەبەون مناسبەی و داوای گۆرانەکەی لێ بکە گۆرانێکشمان بۆ پلەی بار بکە وەرە بە بڕۆین ئەو گۆرانیە باسی تۆ دکتۆرە بەلاشتان ناینات لەبەر گۆرانی لەجێ خۆدانیشە هەڵمەستە با هەڵمەستی ماندی دەبێت با لەجێ خۆی بڵێ کاکە زۆر سوپاس ئەگەر حەزی لێ بۆ حرەکەش دەکەم توش بۆ تو حیاتم دکتۆرە ئەتشانی زۆر زیاترینی هەرچەنە ساقیتە کردم دووا لە یامێ بەزمەر قەینا قاوەکە بێنم کاکنەوژین درم گەورەیە دڵت چابێ دەخۆن دڵت چابێ دڵت چابێ دڵچنیە دکتۆرە گۆرانەکەمان بۆڵێ ماکەکەی بێ بیدێ بە فلەی باکەین کاکە هەرێ وەڵا ڕاوستین هەتە دەست پێ دەکا بەناسبەی بوون بە پرۆفیسۆرت بە مناسبەی مەدالیای زێر و شەهادەکەت ئەگە دەبی گۆرانی نەڵێم بوومە پرۆفیسۆر ناتخۆ ئەگەوە دەڵێ ئەمە قانونەکەی وانە واز لە دنیا دێن و واز لە گۆرانی نایی تەواو ئەمە لەسەر ئامانجی خۆمان سوور دەبین با لە دەرەوە بڵێم پرۆفیسۆر ئەو گۆرانی بێژ تەواو یاڵا ئێستا جەماعەت گۆرانی هەمانە بەدی لەوێ و کاتە گۆرانەکەت بڵەخینە سەر ئێکانی گۆرانی کوا گۆرانی تەواو هەستە خۆش شوێنێک باسی تۆ مەکرد تۆش پێت ئازانی خۆت لێ مووی نەکرد تاقەتم نەما بەسە بێ ئاگا هاوارێک بکەم
پرۆگرامی باش بە سپۆنسەری چای ئەحمەد بەردەوام دەبێت. شاهانەیە چونکە گۆڵبەهارە. بۆ داپۆشینێکی نایاب و جوان ئەساسی تۆ فەیز بەکاربێنە. هەست بە بوونی ناکەیت لەسەر پێستت، بۆ ماوەیەکی زۆر دەمێنێتەوە، پێستت بە شێداری دەهێڵێتەوە، وا دەکات پێستێکی ناسک و درەوشاوت هەبێت. لەگەڵ تۆپ فەیز هەموو شتێک ئاسانە. دایبەکەی من کانبەیبیە کە خۆم دەڕەکەم یەکسەر بڵاو بێتەوە بە ڕێڕەوەکانە ئەوەی لێرە ئامێنێتەوە. کانبەیبی نوێ بەهۆی تەکنەلۆژیای ڕێڕەوی هەڵمژین تێیدا بە شێوەیەکی خێراتەڕی هەڵدەمژێت و بە یەکسانی دابەشی دەکا وشک دەبێتەوە کە ئەمەش بۆتە هۆی پەسەندی دایبی کانبەیبی لای دایکان. ئەوەی لە کانبەیبی ڕوودەدات لە کانبەیبی ئەمێنێتەوە. چای جیهان نزیکترمانە کاتەوە لێ وزە و خۆشیمان پێبەخشێ و چێش لە جوانیەکانی سروش دەبین. هەمیشە هەمیشە چای جیهان. برنجی قەیوان جیاواز لە هەموو برنجەکانی تر شایەنی ئەوەیە کە پێشکەش بکرێ بە ئازیزان لە هەر کات و شوێنێک ئامادە بکرێ. ئەو کاتە کاتی خۆشیە، ئەو شوێنەش پڕە لە شادی. بۆ ئەو برنجە نایابەش زەیتی تایبەتی قەیوان بەکاربهێنە. بەرهەمی وڵاتی رووسیایە و لە 100% ڕۆنی گوڵە بەڕۆژێ و بێ کۆلسترۆل و تاموبۆنی زۆر نایابە. برنجی قەیوان لە 100% سروشتیە و تاموبۆنی نایابە و ڕنگ و شێوەی زۆر تایبەتە و بە تەواوی تەندروستە. 11 سێلایە و هیچ نیشاستەیەکی تێدا نییە. تا بە بەردەوامی لەگەڵتان بێ لە هەموو ژەمێکدا ئامادە بێت و هەموو خوانێکتان بە ناوازەترین شێواز بڕازێنێتەوە. خوانەکانتان بەردەوام ڕازاوەترکەن بە بەرهەمەکانی قەیوان. قەیوان خواستی هەمووان. دەیدەی کوڕە جوانەکەم، منداڵەکەم زۆر بە زەحمەت نانی دەخوارد. ئارەزوی خواردنی کەم بوو. ڕێکی جیاوازم بەکارهێنا بۆ پێدانی خواردن، بەڵام هیچ سوودی نەبوو. جەستەی لە گەشەکردن وەستا بوو. باڵاو کێشی لە ئاستی تەمەنی گونجاو نەبوو. سەردانی پزیشکمان کرد و پێشنیاری تەواوکەری خۆراکی بۆ کردین. منیش باشترین جۆری تەواوکەری خۆراکیم بۆ هەڵبژارد. شیری ئیڤۆشور. شیری ئیڤۆشور لە بەرهەمەکانی ئەلمەراعی سعودیە و یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نەمانی حەزی خواردن و کێشی منداڵ. پاشماوەیەکی کەم لە بەکارهێنانی شیری ئیڤۆشور هەستم کرد منداڵەکەم گەشەی باڵا و کێشی زۆر باش بووە. شیری ئیڤۆشور 26 جۆر لە ڤیتامین و کانزای تێدایە، لەگەڵبوونی ڕێژەیەکی باش لە پرۆتین کە یارمەتیدەرە بۆ گەشەیەکی خێرا. لەگەڵ ئیڤۆشور دڵنیابە لە گەشەیەکی تەندروست و خێرای منداڵەکەت. ئیڤۆشور شیرێکی بەتام بۆ گەشەیەکی خێرا. ئەو مکیاژەی زۆر بەکاری دێنی چیە برۆیان؟ ماسکارە. باشە چاوەڕێکی لە ماسکارە ئاکەی؟ بەهێزی بکات، درێژی بکات و هەروەها درەوشاوە بێت. هەموو ماسکارەکان ئەو کاراکەن، بەڵام ماسکارێکی تر هەبێت تەنها درێژی نەکات، ڤیتامینی تیا بێت، چەوری بکات، پرۆتینی لەگەڵ بێت. دوای ئەوەی تۆ بەکارت هێنا بە درێژایی ڕۆژ پارێزگاری لە برژانگەکانت بکات بۆ بەهێزی بکات و درێژ بێت. بەڕای تۆەوە چۆنە؟ زۆر باش دەبێت. بەڕای تۆ ئەم جۆرە ماسکارە هەیە؟ ئەو ماسکارەیەم تازە دۆزیوەتەوە، نیوێل بیۆ هەربڵ، 7 ڕۆنی جیاوازی تایە، پڕە لە ڤیتامینات و پرۆتینات. ئەگەر بە جوانی بەکاری بهێنیت ئەوە برژانگەکانت درەوشاوە و گەشاوا بن، بەو شێوەیە بەهێزتر و جوانتر دەردەکەون. ڕای تۆ چییە لەسەرەوە؟ بەدوێ ئەم ماسکارەیە دەگەڕام، بە ئەمە بۆ من بێت. لە سروشتی ناوازەی سریلانکاوە دەستمان کرد بە بەرهەمهێنانی بەرهەمێکی کوالەتی بەرز
بە جۆرێک کە خەڵک نەتوانن دەستبەرداری بن بۆن و بەرامێکی ناوازە و ڕەسەن بەرهەمێک کە پێویستە لە هەموو ماڵێکدا هەبێت بە شانازیەوە چای ئیحسانمان بەرهەمهێنا خەڵکی پەسەندیان کرد و ئێمەش بڕیارماندا باشترین بین ئێستا چای ئیحسان بووەتە چایە بەتام و بۆن خۆشەکەی هەموو کوردستان بە سێ جۆری جیاواز خواستەکانی ئێوەی لەبەر چاو گرتووە چای ڕەش بەهێل بۆندار هەست بە تام و بۆنی ڕاستەقینەی چاپکەن لەگەڵ چای ئیحسان دانمانە شۆی بە کۆدۆمۆ بە شەش هەنگاوی ئاسان دانمانە شۆی جوان جوان معجون لە قوڵچە بدە جاوە قەڵەم بیگرە ئینجا ئامادەیکە بە گۆشەی 45 هەموو دانەکان بشۆ یەک لەسەر خۆ دواتر غەرغەرە بکە و ئاوەکە ڕۆکەرەوە ئەمەت هەرگیز بیر نەچێ دوو جار شەو ڕۆژێ یان دوای هەموو ژەمێ دانەکان بشۆی زۆر باشە بێ بە کۆدۆمۆ دانت بشۆ کۆدۆمۆ بەکاربێنە دانت دۆخەوێنە بیرتان نەچێ ماجون و فڵچەی کۆدۆمۆ بەکاربێنن پرۆگرامی باش بەردەوامە تواناوە لەگەڵتانم هەفتەی ئایندا میوانی بەرنامەکەی ئەبین و 1 کیلۆ برمەی بە سپۆنسەری هەڵکەوزایر بۆ هێنی برمەی مامۆستا جا میوانەکانیان پیشاندا بۆی بزان میوانی هەفتەی بەرداهاتم چییە کاکنەوشین کاکنەوشین سۆران دکتۆرە بەڵقیسی هەموو دەم ئازیز مامۆستا توانا بەخۆی مامۆستا هەروەڵا هەفتەی داهات و بەرنامەیە بەخۆشم لێ دەبمەوە کابرا ئەو کەسنابەکە تا بوو شتێکەڵم چاوەڕێ بن سناپی ویاوە سناپی منە دەبەسە بە ئەوانە بخۆم خۆ حافیز ئەوە برادەرێک کاک نەوژین کۆنسێرتی هەبوو باشە بەڵێ لە سۆشیال میدیاکە ڕکلایم بۆ کرد و وچبووی هەفتەی داهات و کۆنسێرتم مێدانێ لە خوارم نووسیبی خۆشە لەوێبی ئەی کاکە من کۆنسێر دەکەم یعنی چی خۆش دەبی مامۆستا پێ بکەنە قسەی خۆشم دێ پێکەنیم کرد مامۆستا عیبە من ساعتێک نوکتە بۆ کردووە پێ ناکەن کاکە پێ بکەنن دکتۆر یعنی من دکتۆرە نازانیت پێ بڵێ یعنی ئەومە ڕەئیەی دای لە 100 تا 20 و 100 و 200 دەدەمێ ئەوها دەرنەچوو نازیحە نازیحە من پرسیارەکان تەواو نەبووم لە پرسیاری ئێوە بزان پرسیاری کە چیم داناوە کاکە تۆ منتیقی خۆنی ئیدە خۆت لە چواقڕنە لەدایک بوو یامیش لە چواقڕنە لەدایک هەرێوەڵا بە سوتفا بە سوتفا لەوانەیە جیرانی ژوبێتی نازانین من داکەم بە سەردان چوو بۆ چواقڕنە ئەم لەوێ لەدایک بووم بە سەردان ئێستا گرنگێک بە سەردان من لەوێ لەدایک بووم زۆر باشە شانازیە عادی ئێمە هەرێوەڵا خۆزگە بەرنامە بووە تۆ سڵاو ڕێزم بنەردە دەی پرسیارەکە بکەی دەخۆن ئەمێ بزانم بەڕاستی بە عام بورجەکانتان بزانم خۆش بورجە چی؟ بورج بورجێکی من هەرچەنە بڕوان پێی نییە بەس حەملم حەمل ئەمن جەوزە دوانە من دوو بشکم دوو بشک پەیمانەوە نەدەی کەوان برجی من میزان جا بورجی من گیسکە ئۆی بورجەکان چای بورجەکان ماچەکەم مانجیە چێتو ئیدەخۆن چەنی سەعاتن بورجی یەک باوکەی برا ڕۆهاتی ئەڵەن خۆشترین باوکەی ژیان زانمە بەسە چێە باوکەی ژیان پرسیارەکە چ بوو فەرموو ئیدەخۆن پرسیاری نووسیوەتەوە ئیدەخۆن ئادی پرسیارم بۆ حازە کردم باش نەبووی پێشکەشکار نەبووی حیامان دەبێت دەبێت حازری کەم بۆتان بۆی هەفتەی داهات و کەلێم کرد نەڵێ پرسیارەوە نەکردە باش فەرموو منجا پرسیاری کرد ئێستا ئەکورە بە قوربان بەس مەجاتەکەم کەبیری کۆمنتێکم خوێند و لە ئەکاونتەکەی تۆ جڕێک کردومە بە پرسیار ئەکاونتی من کۆمنتی نییە کاکە با ئەکاونتی من کۆمنتم داخستووە بەرنامەیەکە کردبوو ئەها کۆمنت شتیان بۆ نووسی بووی پرسیار وەڵام وشە ئەوەندەش دەبی نووسرا بوو دینا
هالرجل شغلك يعني روجة خلو روجة زعيفة روجة قوي أو يعني عادي وبسار اللي بكم برمي ما مستعد برمي ما مسا ما مسا مش حاجة كان توصل والله خلو كاكا برميته وهانية بخواي أمن زعيف بس بكم لشاشة قلو دردكهم جاو كاتك بسارك كل والله كاكا هلا صعب هاي والله والله أوتا زعيف بخواي زعيفني ما والله معقول اشتكى زعيف بخواي بس بكم أمن لشاشة قلو دردكهم كاكا وازا قلو بالا برزو وشتانا دردكيو هاشتي بخواي زور كاك نجون شعرش كمان بو هاري والله حازم بو برنامج جاكاك ما مسخرش بروفي حاليا ما زور خمي برنامجي كابراقي زور زد يعني ابو تو بيشكشكاري برنامج بدا من بخوار وتخوا بيشكشكارا اخر السلام عليكم وعليكم دكتورة سند الدامة صد دكتورة هم صوتي داتا كركان يعني سي دكتور يعني هربوا منا بوسطة ما مستشفى يعني لو هم كركانا من بعلم دامي نهروا واسطة اوي دكتورة بو شرح كذي موضوع كي بو شرح كذي بجواني يعني اشتكى حقي داوات جبوها كي تو كأوت خوار قوراني قلي جالس او بزانم شو قوراني قلي بس بزانم يعني قاعدت لي ربي قاعدت لي ربي هكا زياد كدوا امدو باشني والله كاكا والله كاك نوجين عازم ليلى بروي ساقيتي كردم ابي اقال الكلمات هكا زيادك يلا كاك ولا شاعر ازاني بوشي ولا الكاس برا عزيز من لبر خوت ما بو بتواني خود باش بكي بخوت ما صار رقمي كامل كبامل كردم كبحاتي ما يقدر نحك او رقميات حاول وكذلك تشجيع او ابو هانداني تو بيز قراني يس اوف كورس ندخوا اسوي ايش دكا يعني بس منظر هر منظره هر منظره تو يلا دي حركوا كل اكزام تضل يعني اي والله ايش كرت هدي ايش باتريش لسرا ايش دكان ايش ناكا ايش ناكا بري ايش دكان خيناكا وهذا مدي دانشتوا على سر كرسي نقطة بنقطة داينوسي دانشتوا على سر كرسي نقطة بنقطة داينوسي كي حكمة خويدي برسي هي أغا وأغا وأغا بومتك جرقيم داغا هي أغا وأغا وأغا بومتك لاوقون ياغا ربي دنقت خوش بي ساماني أتوي منطقي خو ماني أمن سرودا ساوكم ساوكم كاك ميرا فرم ولو منطقي خوش ماني انه تويك منطقي منو دكتور هيك منطقي لكن فريقا كان جاك راوتو يستدير شي تامو شي بياخذ بدلي خود امش لقال ضلي اي باش والله يلا او قراني عربي خوشي هي الله الله والله ديت شتي بلا قينات دكتورة با كرديشان بابلي يلا عمش دعاء بوتان دعاء برو عربي يك باب الروح ابو زوكي برو عربي مش مع عربيش دعاء يلا باش فنان جواني 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 اسكي شاخو كرمامزي زور جواني تريرن جواني 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 اسكي شاخو كرمامزي زور جواني تريرن دس خوش اتوانم وك شخصي هذه عربي عربي رأسان عربي رأسان سيد دكتور الرفزناك دكتور عربي ام كلثوم ام كلثوم ام كلثوم ام كلثوم ام كلثوم ناظم الغزالي هو ناظم الغزالي يا خي ناظم الغزالي يلا ناظم الغزالي ميحانة ميحانة يلا يلا ميحانة 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 غابت شمسنا الحلو ما جانا غابت شمسنا الحلو ما جانا حيك حيك بابا حيك ألف رحمة لبيك هذول اللي عذبوني
هذول المرمروني وعلى جسر سيبوني على جسر سيبوني عافت عيوني النوم عافت عيوني النوم بعدك حبيب العين ذبلانة ما يذبل بعدك حبيب العين ذبلانة بلوح القدر مكتوب بلوح القدر مكتوب هجرك حبيب الروح ضمانة هجرك حبيبي هجرك حبيب الروح ضمانة حيك بابا حيك بابا حيك ألف رحلة لبويك هذول العذبوني هذول المرمروني وعلى جسر سيبوني على جسر سيبوني خلي يسيبونا عودة العشرة يلا مثلا أتي ببرنامج كم قراني نلي شيء ما دەتوانی ئوستاز ئەوەندە دەنجی خۆشە دەزانم هەشتی دات و هەشت دایێ بەڵێ من هەشتم دایە یەڵە باگۆڕێنە چمرەکانی نۆم داوەتە دکتۆرە بڵێن چی بڵێن شتێک بەدڵی خۆت زۆر جوانە بەسەر چاوی بابیکەی وڵا بەدڵی خۆت مامۆستا بەس ئەزانی من ئەو گۆرانی ئەی ببیرت نایە لە بەرنامە ئۆکەی باش تا هەمیشی یارمەتی بابۆزە گۆرانێکی دەبەرم کەلیمە تەمام قەتاری قەتە ئەوەشمان وت ئەومان وت کەلتوم ئێستا حاليا كلموني يلا كلموني تاني عنك فكروني كلموني تاني عنك فكروني صحوا نار الشوق في قلبي وفي عيوني ترررم أوش بوت نابت الساعة حمود جو هذه شاعر استا شريتي بشعرك بامبوبل باكك تو انا داوي لك بس سرش به سری توی مام بس سرش به سری توی نابێت هەرە ما جێت لەمە بی نا بەس شعر گۆرانی نابی دەبی شتە خۆش هەیە باشارەکە بڵێ دوایە ئۆکەی دەیڵە دەی كم شعر كيف خوتە مالكموت ئەو بە قوتە جايكتر برو خيال يلا دوێنێ شەوێ لە تاریکی بیرەپیاوێکی ڕیشسپی هاتوو بە دەنگێکی ئارام زۆر بە گەرمی لە حاڵ و ئەحواڵ میپرسی قاوەیەکم پێشکەش کرد دوای مۆڵەت و ڕێگە پێدا نۆشی کرد و دوای قاوەکە جگەرەیەکی داگیرسان گفتوگۆیەکی دۆستانە و پرسیارگەلێک نائاسایی وەڵامی لە منەویست و زوو ئەیوت وەڵام دەوە بە خێرایی قسە خۆش و لەبزی شیرین میوانێکی خۆشەویستی ناوەختە بوو بە قسەی خۆی کوڕی شاخ و کوڕی دۆڵ و ئەو دەشتە بوو سوێندی خوارد و وتی بەخوا بە تایبەت هاتووم بۆ لای تۆ هاتوون لە دەرگاتم داوە هیچ مەپرسە و مەڵێ تۆ کێی پێم مەڵێ بۆ پرسیاری بەخت پرسیاری شانس پرسیاری ئاین و خودا پرسیاری کردەوە و کار و پرسیاری دوور جودا جودا پرسیاری عەشق پرسیاری یار قسە و باسی هەردوو دنیا باسی گردون ئەستێرە و مانگ باسی بیابان و دەریا باسی کاری کردگار و نەخشی نیگای یارەکانمان
باسی زامی کۆنە عەشق و ماچی لێ و یادەکانمان پیرەوتی بیستومە شاعیر نەمرە دوور و درێژە خەیاڵی هاتووم بە دروی بخەمەوە قسەی پوچ و هیچ و خاڵی وتم پیرە پیاوی سپی تۆ جارێک با عاشق ببی تۆ لە عەشقا با بکەوی با شەوێک یارت لێت دوور بێ و بە فرمێسکەوە بخەوی تۆ با جوانێ بدلاوێنێ و لە دواییدا لێت نەپرسێ با شەوێک هاوار بکەی و دەنگت نەگا بە هیچ کەسێ پاشانەزانی شاعیران لەبەرچیە قەت نامرن لە پاش خۆیان و شەو خەیاڵ جێ هێڵن لە لای خەڵکی وەک ئاگرن پیرە بەم وشانە مەست بوو لەسەر زەوی تەخت ڕاکشە وتی یەکەم جارە شاعیر بتوانێت لە خشتەم ببا دوای ئەو هەموو قسە و باسا تێنووسێکی لەبەرشی کەوای دەرهێنا بە ئەسپایی خەتێکی زۆر کچکۆلانەی بەسەر ناوەکەمدا هێنا هۆشی هاتەوە بەرخۆی وتی ئەڕۆم بەس دێمەوە ڕۆژێک لە ناکاو لە پڕێ بە یەکتری ئەگەینەوە وتی سوپاس بۆ قاوەکە لاوە شاعیر تۆ زۆر جوانی وتم پیرە نەمزانی کێی ناوی بەخێرتم نەزانی زۆر بە هێواشی پێکەنی وتی من گەڕیدەی سەرزەمینم هەندێک پێمەڵێن مەڵکەمۆت لای هەندێکیش ئیزرائیلم تۆ ئەتەوێ ئەو شعرە بڵاوکەی تۆ کەس عاشق نەبێ یعنی تۆ ئەتەوێ ئەو شعرە بۆ من بخوێنیتەوە هەموو گیانم ئاوا کردکرد نەکەم ناگونجێ نابێ دەستە خۆش بێ زۆر تایبەت بەڕاستی ئەوە یەکێکە لە شعرە هەرە جوانەکانی کە لەم ساڵی پێشوودا یانە یەکێکە لە شارە هەرە جوانەکان کە من بەرچاوم کۆتوێ و جیاواز بێ بیرۆکەیەکی جیاواز جێگای دەستخۆشیە هیوادارم لەو داهێنانە هەمیشە بەردەوام بی توانایکی باشت هەیە شاعیرێکی زۆر باشی جێگای تۆم گرتۆ ببوورە دەستخۆش مامەسا من سەحەبماڵیم لەو بینە پێم وتنەکەن حەزەکەم منە ڕۆمە دەرە خۆتان هێرە بن من هەندێک پرسیارم جان دەنگم هەر ئیکۆکی لەسرە مامەسا هەندێک پرسیاری کەم داناوە بۆ عامە دەی بۆ نمونە من ئەگەر با پرسیارەکە بە جوانتر بکەم بۆ منە لە دکتۆرەوە دەست پێ بکەم لەبەر ئەوەی کە هێشتا گەنجە و مەسەلەن زۆر دنیا لە دنیامان لە پێشەوە زۆر شت ماوە لە کەسایەتیی عالەمی مەرج نییە کورد و عەرەبێ کەسایەتیی عالەمی مەسەڵەن حەستە کرد زەواز لەگەڵ چێ بکەی بۆ نمونە زەواجی نەکرد بە جارێک دەڵام حەز دەکەی لەگەڵ چێ بکەی لە کەسایەتیی عالەمی بەڕاستی بیکە لە هەموو داخی ناوی زەواجم هەر ناوێ ناتەوێ قەت شو ناکەی شوم دەفەن کرد شوم بەفەن کرد تەواو ئێستا حالن تۆ فەن گونجاون بێکەوە قەت جیان نابنەوە نانا یەکێک هەڵبژێرە بە هەموو اختیاری بێ یەکێک هەڵبژێرە هەرێکی داخی ڕۆی ئەبێ کەسێ هەڵبژێری لە ئەکتەرەکان لە خەڵکەکان لە کەسیلەکان ڕوژدیە بادا عومەر شەریف عومەر شەریف ڕوژدیە بادا و گەنجە جوانە عومەر شەریف جوان نییە ئەی ڕۆژدیە بازە ڕۆژدیە بازە ناوی جوانی چکە زۆر ناقەشەکەی دوای من ئیش و عەمەلیم لێ خۆ جێشکەم دکتۆر عەبدولحەلیم ئەویشم ناوی عادل إمام كوبي رايتي لسر عادل إمام عفرم حسا كرتو أم دزانو شي هاوسر يكسر سعاد حسني بيم جوان ترين آفرتي مخلوقة لسر كون هيج آفرتي للاي من جواني سعاد حسني آفرتا كان همي جواني خوانية بلام جوان ترين آفرت خواي قورة دروسي كريبه لسر زوي جوان ترين آفرتا لدنيا سعاد حسني برستان حسنا أنا كرتشي هاوسري وبوا كوبي رايت لسرتي فريدة ترش شي فريدة ترش وتدبيا فريد خسوب فريد دقال يم دقون جا قيتشاك تخسيو دقال يك وين أمنو يبسبتك يا أختي العالم ولا دمير دي بكم قلت يا عمر قلت مر والله سرم خوار زاد يعني ما بس تحديدك من فريد لمين ميرا برسان حسنا كرتشي
خۆشەویستی تۆ بوو تا یان زەواج لەگەڵ بکردا مەرجنی عەرەبێ ئێوە هەر بە عەرەبە و نووساون کاکە کاکە من نەباسی عەرەبەکەم نەباسی کوردەکەم باسی فارسەکەم من پێویستم بەوەن هیچ کەسێک لە مێشکدا نەبووە دەبی هەب نیشە بەڵام خۆشە ئەنی کەس نابێت کەسەوەیەک بڵێتەوە قەینا بەڵام من نیم بەترسی نابێت ئەمە هیچ بڕوان پێ بکە ئەتوانی لە بەرنامەکەی خۆمانەی بۆ خۆمانەوەسەد بۆکەم دەی دیناکیان بڕوان پێ بکە ترسێکی خۆی حاضر کردو بەس یەکشت هەیە هەڵبەتە هەر یەکە و ناڵێ ڕێیشی خۆی هەیە لەسەرەوە ليلى علوي اي ليلى علوي كمنال بوم ارك دقيقه ما باسي اوكي ليلى علوي كانت كمنال بوم بيرم دي صالاني نوتو شش وانا اي دوي كانت خوي ليلى علوي لو كان لا ليلى علوي ايه روي تمام اي قصدك روي كسبايز بو لا ما تمام فكسبايز بوي كاغنوجين كاغنوجين توش دەرنەچی لێ بی ئەوە مامۆستا لێرە دەرگەمان داخستووە ناچین دەرەوە هەتا پرسیارەکە خۆشم جواب تێمە هەموو ئینسانێک لە تەمەنیە ئینسانێک واقع پێڵە مامۆستا شاعرانە ئەمە بەرنامە واقعەکەم پێڵێم دکتۆرە واقعەکەت بۆ باسە هەموو کەسێ لە تەمەنیە زۆر کەسی بەلاوە جوانە هەر مەرحەلەی کەسێک کەسایەتیشی دیار کەسێکی نزیک لە خۆی ڕەنگە چەند کەسێکی خۆش بێ بەڵام ئینسان بەڕەئی من یەکجار عاشقە بێ کاکە من قسەیەک ئەەکەم هەرچی ئافرەتی دنیا هەیە لە ئاوی زێڕم بۆ هەڵکێشە ژنەکەی خۆم عاشقیم عاشقە هینە شاعران يعني حد لجني خوي مقابل برازيل لسر حساب ڕاستی منە من جێگای تۆ بینیم يلا ئەوەم قبوڵە خێزانەکەت ئەکید ڕێزمان هەیە هەموو شتێک ئۆکەی ئەوە شوێنی زەبط لەوەکو حەستامەتەرە لێ زەبط على حەسنا ئەوە بە شێوی خۆی خۆشتە میسالە ئەزانی واز لەوەیان بێنە لە بابێکی ترەوە نە بەرنامێ نە کەس ئەیبینێ اختیاری کەسێ بکە کە فارس ئەحلامت بۆ پێشتر يعني لما فتى الأحلام بو فارس أحلام فارس أحلام فتى الأحلام من فريد أبينا لك شيء بالله وجوان يعني فتى الأحلام بسيارك أجي على حسك شيء هاوسر بو كاك بسيارك بو قوري لبروك برادرين يلا فرمو ده يدخونا قيناك ده شم بالله وجوان بو والله زۆر کەس هەبوو بەلام جوان بۆی شکلوانە مارلین مۆنرۆ بووە خلاص تمام بەلام جوان بۆ کەسایەتی جوان بۆ بەلامەوە جوڵەی جوان بووە ئاکتین و نواندنی جوان بۆ بەلامەوە سەرنجڕاکێش بووە هەر لە خۆشەویستی بەشێکی ئەویش کچەکەمان ناوناوە مارلین اوكي جوانا استاذ جوانا استاذ ئەوی جوایە بەهەماش ئەوش زۆر سەرسامی کەسایەتی من حەزم لە هەتا ئێستا حەز لە ڕۆبەرتۆ نیرۆ ڕۆبەرتۆ دە نیرۆ تا ئەوش اختیاری کرد ئێستا یەک دەقە بێنە سەر خۆی بەڵێ جەنابکان مثلا ناكل خو نابل برنامجك خود حاضر كان بالضبط ما اتوس داري استاذ هذا حفتي بي زين ست بيدالين من عاشقي يعني عاشقنا بلان بوكو كاغنوجين باباسي كم او هاي وقويك او بويشو بنات بوك لا لبروي كمان زور معجب با سيلينا غوميز يعني كشيكي جوان سيلينا غوميز كشيكي جوان ناس كان خوش من ضاله هشتا جنزه دنيا تماني خوما من داري نهدك مع ان شاء الله الاخير يقدر شتيشكه هنا بالبيرمان تو بس لك ساعتيه جهانيه كان كده يعني عالمي خيرك كنت ئێمە لەناو کوردیشە ئێمە چەندەها کەسایەتیمان هەیە من سەرسامیانم وەکەوەی کە بەلامەوە جوانن خۆشمەوێن بۆ نمونە خاتوو گەزیزە هەیە مامۆستا بەدی عەدارتاش وانە بۆ نمونە هونەرمەند لافرێکن سەرسامم پێیان بەڕاست لەلاشمە زۆر جوانە کەسایەتیان ئەو تۆ باسی جیهانی گوتمان با کورد لە یەکشتێ لە بەرنامەکەیە کە دابنیشی نابێ ئەو باسیکەین بۆ نێستا ئەگەر من لە تۆ جوابێک یەک جواب ئەبێ شتەکە خارجی خارجی کوردستان باسی ئەوەی دەکەین چکە ئێستا مەسەلەن من بڵێم حەزەکەم فڵانە کەسە خێزانی موبایلە کوردەکان بە قورعان بۆ بەیانەکە یەنە سەر ئەمە لێداین ئێمە پرسیارەکەی تۆمان شتەکانی ئێوە من ئەو کەسی کە سەرسامی بووم زۆر پێی گەشتم چوومە لای گۆرانیشم بۆ کرد آخر بەرهەمی من بوو ئەو سەمیرە سەعید بوون هەردووکیان کارم بۆ کرد و یعنی وەکو چۆن ئاواتێک ئەوەی لە منداڵی هەم بوو پێی گەشتم ینی ئەوە خاڵم نیشفەریدم بدیت بە خۆش بوو من
چەند وڵی نازانم بە قوربان زۆر جوانە بە قوربان وەی زۆر جوانە فەرید گەورەترین مامۆستای ملەحین و گۆرانی بێژ و باشترین عازف عود بووە لە سەردەمی خۆی خوا لێ خۆش بێ ئەکید لەو دنیا باشترین موسیقارە بالوطن العربي العربي بەڵێ کەواتە هەر بۆ بوونێ یەک گۆرانیش باشترین پێنجەمی لە عود زیاد کرد وەتەری پێنجەمی لە عود زیاد کرد بزانە چەند مهمە ئەویشە زۆر جوانە زۆر جوانە جوانە جوان لاقەت نەبێت و ئیدەخۆن نەکەن کوردە ئەسلی کوردە ئەسلی کوردە بەڵێ سووریا سوێدا دروست زیرانی قەیناکە ئەویش دەب مامۆستاویش دەب زیرانی زیران لێدەوە زۆر سپاس فەریدت پیشاندا شت هات ناشتت بۆ شت هات شێکاند جارە بە خۆت دەڵێم ئەوە چێ مامۆستا وەستەمی ماڵەیە دەڵێن دەبی گۆرانێکی فەریدی بڵێن مامۆستا لە پیری دەترسێ بۆ هەر بەڕاستی ڕاستە من یەکێک لەو شتانەی کە نەحەزی پێکەم و بەڕاستیش لێ ترسم پیریە حەزم لێ نییە قەت حەز ناکەم تەمەنم لە 55 زیاتر بڕوە بە هیچ شێوەیەک دوێنێ شەو ڕسمێکم بۆ نرد هی کەسایەتیەک و ئەکتەرێک بە گەنجی و بە پیر بۆم هەمنیش ڕسمی هەمووتانم بۆ نار بە مامۆستا زۆر لە پیر بوو نەترسێ مامۆستا هەڵکرد کە ڕسمەکەم بۆ نار یەکسەر تەلەفۆنی بۆ کردم وتی کاکە ئەوەیە من لێ ترس وتم ناحەقمەوەتت تەواوە حەقتە من ئەو کەسایەتی کە پێم جوانترین کەسی سەر ڕووی زەمین بوو کاتێک کە پیر بوو نەک پیر بوو تەمەنی تۆزە کەوتە خەیرەیەوە گەورەیەکەوە جوانیەکەی لە دەستیدا بوو تێیدایە هەر ئەو حاڵەتە جوانە ئەڵماسی تێدا بوو وەلاکین سیمای شێوازەکانی گۆڕا بوو بێگومان من لە پیری پ آخر حەدە لە ژیاندا زیاترم حەز لێ نێم بۆ بەرنامەکە ئەبێ هینکەین قفڵێک دابنێ قفڵک بە گۆرانی ئەڕوا بە جەماعی گۆرانیە گەڵێن ئەزانگۆ ئەدی دکتۆرە ئەتونەت گۆ هیوایەتم شفتی و گندۆرە ئەمن هیوایەتم گندۆرە ئەدی لۆ ناخۆی گندۆرەی گندۆرەی مە ئەسلیشە ئیدەخۆنە منتیقەی دەخۆنە من ناخۆم هیچ ناخۆم جەماعەت ئەو سێمان گۆرانیە گەڵێن بۆ بەرنامەکەی کۆتایی باوان خەریکی ناخواردنی خۆیان بن پێتان کووە بەسخوا بامیش بیزانم کوردەواری فۆلکلۆر خۆشەکان باش مەسەلەن چی بڵین بەس من لەبەرم نییە یعنی هەوری لەم ئەوە چعیبەی دەخۆنەوە هەوری لەم لایە بەسکەم وەژور سارینایە ئیشەڵە دەشکێ گۆزایە لە بەردایکی ناوێرم لێ بکەم جژنە پیرۆزایە ئەوری لە دڵێم بەرداوە خاڵی شینی پیرۆزایە غەنیلی شوي شوي وغني لي وخد عيني غني لي شوي شوي غني لي وخد عيني خليني أقول للحال تتميل للسمعين وترفرف لها الأغصان النرجس مع الياسمين وتسافر لها الركبان طويلي شوي 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 غني الغني وخد عيني بەس من ئەتوانم بزانم بۆچی کاک نەوژین تەداخلی هیچ شتێک ناکات کاکێسە سەرەتا کاک نەوژین گۆرانێکمان بڵێ وەکو تێست نابێ گۆرانی نەیزانم مامۆستا دەنگم زۆر خراپە بۆ شاعری کاکە ئەتۆ ئەبێ نابێ گۆرانی بزانێت چۆن نابێ گۆرانی بزانێت